جا سەرکۆب لە بیرشمان نەچێ ئەمڕۆ ساڵیادی راپەڕینە مەزنەکەی شاری سلێمانیە کە 33 ساڵ بەسەر راپەڕینە مەزنەکەی ئاتێپەر ئەبێت و لەگەڵ ئەوەشە هەمیشە ئەڵێن راپەڕین دەستکەوتێکی گەورە بوو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ڕۆژێک بەرهەم بێت کە بتوانین بە ئاشتی خوازی بە ئاشتیانە تێیدا بژین کە ئەمەش هەمیشە ئەیڵێن ئەوانەسەی ڕێز و ناوازش بۆ هەموو شەهیدەکان و بۆ شەهیدانی راپەڕین دا ئەنەوێنین بۆ خێزانی شەهیدەکان. بەڵێ بێگومانم ڕۆ حوتی سێ راپەڕینە مەزنەکەی شاری سلێمانی خۆشەویست بوو کە لە دەواازی راپەڕینەوە لە 5 مانگ لە ڕانیەوە دەستی پێکرد و دواتر بە پیلاندانانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەکو ئەندازیاری راپەڕین ناو بانگی هەیە و هەمیشەش توانیوێتی لە ڕێگەی ئەو پلانانەی کە لە نێو شاخە دانراوە ئەمەش بە هاوکاری شانەکانی ناو شار و ئەو شوێنانەی کە پێویست بوو پەیوەندیان هەبێت و هەمەهەنگێ بێت. راپەڕینە مەزنەکە بۆ خۆی لە خۆیان هەمەهەنگیی نێوان جەماوەری خەڵکی کوردستان بوو بە پێ جیاوازی لە نێوان ژن و پیا و مناڵ و گەنج و پیرە بۆ ئەوەی کە بتوانین ئازادیە بەدەستبێنین. ئەمڕۆژ حوتی سێ لە شاری سلێمانی کە زەنگی راپەڕین لێدرا و هەمویان بە جۆش و خۆشەوە تەواوی ئەو دام و دەستگایانەی کە ماوەی چەند ساڵێک بوو خەتیان لە ئێمە کرد و چەندین کەس لەویا جانی خۆیان سپار بە هەم لە خانمان هەم لە پیاوان ڕۆحیان شاد بێ و سەری ڕێزیان بۆ دانەوێنین. ئێمە ئەمڕۆ بۆی زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین و لەسەر شاری سلێمانی و لە حوتی سیا چۆن ئامادەکاریەکان کراوە زۆر بەڕێز کاکازات سەراویمان لایە کە ئێستا لە ستۆدیۆ ئەگەر بفەرمێت فەرموو کاکازات. کاکازات فەرموو. سڵاوتان لێبێت. بانی باش کاکازات بەخێر بێت بەخێر بێت سەرچاو فەرموو. بەخێر بێ کاکازات سپاس بە ئامادەبوون زۆر بەخێر بێ سەرچاوەکان. بێگومان ئەمڕۆ حوتی سێ راپەڕینە مەزنەکەی کە لە شاری سلێمانیش لێرە باوەی کە لە شاخەوە پلاندانرا بوو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەندازیاری راپەڕین و پێشمەرگەکانمان و ئەو شانانەشی کە لە ناو شارا بوون هەموو پەیوەندیەکان چڕکرا بووە لەوەی کە لەم ڕۆژەیە هەمووی بە یەک دەنگ و هەمووی بە یەک وزە و هەمووی بە یەک هەستی نەتەوایەتیەوە بێنە دەرەوە و داوای و ئازادیە بکەین. من پێم خۆش بوو لەوە دەست پێ بکەین لە حوتی مانگە کە ئیتر زانیمان لە راپەڕین لە 5 مانگ لە ڕانیەوە دەستی پێکرد. پلانەکان چۆن بوو کە حوتی مانگ لە سلێمانی دەست پێ بکات؟ ئەکری ئەگەر ئێمە باس لە راپەڕین و بەرنامە پلانی راپەڕین بکەین یەکێتی نیشتیمانی لە سەرەتای دروستبوونیەوە تەنها گرنگی بە خەباتی چەکداری و لێدان و گرتنی مۆڵگە و ڕەبیە و دام و دەستگاکانی ڕژەم نەداوە بەڵکو بەرنامەی راپەڕین لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانە زۆر لەوە کۆنترە یا دێرینترە کە لە ساڵی 1991دا ڕۆدا بە بەرنامە و پلان. ئێمە دیقەت بین لە مێژووی شۆڕشینوێدا راپەڕینی پێنجێنمان هەیە راپەڕینی شار و شارۆچەکانی کوردستانمان هەیە کە لە قەڵازێەوە دەست پێیەکە دواتر بەشی هەرە زۆری کوردستان ئەتەنێتەوە جگە لە بادینە هەڵەنم چکە قەڵازێ سلێمانیە کەرکووکە و شار و شارۆچەکانی دیکەیە هەولێرە هەموو ئەمانە بەرنامە پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەرشیفی ئەو ساڵانەی ئیزگەی دەنگێلی کوردستان بەڕوونی ئەومان بۆ ساقە بێتەوە کە ئیزگە و یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵنەری گەورەی ئەو راپەڕینانە بوون. دوایەوە راپەڕینەکانی سەید سادقە دوایەوە راپەڕێنی ڕەواندوز و کۆمەڵە شوێنی ترە لەبەرەوە ئەمە باگراوەندێکی مێژووی هەیە ئەنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی راپەڕین لە هەکبە و لە استراتیژی ئەودا بووە بەڵام راپەڕینە گەورەکە ئەوەیە کە لە ساڵی 1991 ڕۆدا لە 5 ئازار لە ڕادێ دەستپێکە و لە کەرکووک تاجی سەرکەوتنەکان لەسەرنێ. دیارە دوای پرۆسەی بەدناوی ئەمفال یەکێتی نیشتیمانی کوردستان مەفرەزەکانی ناردەوە بۆ شار و شارۆچەکانی کوردستان و لە هەمان کادا سوپای ڕزگاری کوردستانی دروست کرد سرێک ژمارەیەک تیپ بوون لە سلێمانی تیپی 1 لە گەرمیان تیپی تایبەتی گەرمیان لە شارە زوو تیپی 3 لە بازیان مەفرەزەیەکی تایبەت دیارە لە سنووری ڕانیە و لە کەرکووک و ئەوانە کۆمەڵی هێڵ هەبوون سرێک لە بادینانیش یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سوپای دروست کردوکەوە ئەمە چۆنەڵی چەند ساڵێک پێش راپەڕین یەکێتی خۆی ئامادەکردو بۆ ئەوەی
هەر حاڵەتێک بێتە پێشەوە ئەم هێزی ئامادەی هەبێ و مەفرەزەی پارتیزانی هەبێ و لە هەمان کاتە هێزی چەکداری لەناو شارەکاندا هەبێ. من ئەگەڕێمەوە بۆ بەلاغی مەکتەبی سیاسی یا ڕاگەیەنراوێکی مەکتەبی سیاسی لە ئەمسالی یەکدا زۆر گرنگە. ئەمسالی یەک لە دۆڵی جافەتی و بەرگە و ئەو سنوورانە تقریبان لە مانگی دوو لە شەوی 22 لەسەر 23 دەستی پێکرد لە هەفتەی سێ کۆتایی هات. مەکتەبی سیاسی ڕاگەیەنراوێکی هەیە ئەڵێ لێرەوە ینی لەو پەڕ شکستەوە شکستە ئەمفال کە تۆ پاشەک شاکەی وڵات بەجێ دێڵی چیتە سنوور شکستە لە ڕووی عسکەریەوە. بەڵام بەلاغەکەی مەکتەبی سیاسی ئەڵێ لێرەوە ئێمە خۆمان ئاماداکەین بۆ ڕاماڵینی ڕژێمی بەعس. ڕەنگە لەو سەردەمەیە هەچ کەسێک ئەو بەلاغی خوێن بێتەوە هەیە گوێی لێ بوو بێ بە جۆرە لە جۆرەکان پێکەنینی هات بێ بۆی کە تۆ لەو پەڕی شکستە یەڵی ئێرە خاڵی دەستپێکی ڕاماڵینی ڕژەمی باسە. یەکێتی نیشتمانی کوردستان لەو کاتەوە سەرکردایەتێکی حەکیمی هەبووە و لە دوای ئەمفالەوە یا لە شکستی ئەمفالیەکەەوە خۆی ئامادە کردو بۆ ڕاپەڕین کە دەرەنجامەکە ئەوەیە کە لە 5 سێ و ئەمڕۆ 7 ڕزگارکردنی سلێمانی و لە تاکوەگاتە کەرکووکی تر ناوچە بە ناوچە مثلەن بەیانی هەشتی مانگە پیرەمەگرون و کۆمەڵێ ناوچەی تراڕۆ تاکوەگاتە دووهۆک و زاخۆ و دواتریش کەرکووک. یعنی ئێستا من هەندێ قسەم گوێ لێبێ خەڵک لێرە و لەوێ باس لەواکە ئێمە خۆڕسکانە ڕاپەڕین نادەی کاکە پێم بڵێ چۆن خۆز ڕسکانە ڕاپەڕی ڕژەمی بەعس بەو هەموو چەپ و جبەخانە بەو هەموو دڕندەیە بەو هەموو جەبەروتەی کە هەی بۆ لە مێژووی خۆیدا تۆ بەتەنیا 4 کەس 5 کەس هاتی لەسەر جادە و ئەم ڕژەمەوە ڕاماڵینە. ئەمە بەرنامەیەکی تۆکمە و پتەوی هەیە ئەندازیاری ئەم ڕاپەڕینە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ناو بەرەی کوردستانیە. من کە قساکەم بەبەڵگەوە ئێڵم چکە مێژوو ئەنووسمەوە و ئاگەم لە وردەکێکی بەڕێژەوەیەکێ لە کتێبەکانە ڕۆژمێری ڕاپەڕین ئاگەم لە هەنگاو بە هەنگاوی ڕاپەڕینە هەنگاو بە هەنگاوی ڕاپەڕین ورد و دروشتی ڕاپەڕین بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ینی من بەداخەوە ئەمە شتێک بڵێم ئێستا لێرەوە زۆر جار لە ئەو ڕۆژانە لە کەناڵەکانی بەتایبەتی برادەرانی گۆڕان گوێم لێبێ خەریکن ئەیکن بە مڵکی کاک نەوشیروان. ڕێزمانەیە بۆ کاک نەوشیروان سەری ڕێز لە بەردەم گڵکۆکەی نەویەکەین وەکو تێکۆشەرێکی یەکێتی کۆن. بەڵام داڕێژەری بەرنامی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. کاک نەوشیروان یەکێک لە کارکتەرەکان بووە. ئەو سەردەمە جەنەبی مامجەلال سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. منطقی تایە جەنەبی مامجەلال ئاگەی لە ڕاپەڕین نەبوو بێ. ئێستا هەنێک تەفسیر و لێکدانەوە هەیە کە توگەیتەوە ئەنجامی ئەگەر ئەم مێژووە نەنووسیتەوە خەڵک بەلا ڕێدایبە. کاک ئازادەم کتێبێکە لە بەردەستی منە ڕۆژمێری ڕاپەڕین کە لە نووسین و ئامادەکردنی بەڕێزدا ئەگەر بە وردی خوێندنەوەیەک بۆ ئەم کتێبە بکەین و باس لە گرنگی ئەم کتێبە بکەین ڕۆژمێری ڕاپەڕین. تقریبا ئەو کتێبە ساڵی پێرار تقریبا 3 ساڵێ لەوە پێش ئەو کتێبە چاپبووە. کاگاکۆ چاپی کرد دەستی خۆش بێ کاگاکۆ بەڕێوەبەری ئەمنە سوورەکە. ئەو کتێبە لە هەفتە دەچێوە بیرۆکەی ئەو کتێبەمان هێنا بەڕاستی ڕۆژنامەی هەولێر مانشێتێکی نووسی بۆڵێ فڵان ناوی کەس ناڵێم فڵان ئەندازیاری ڕاپەڕین بوو. ئەنەو مێژووی ئێمە لێمانە زنکەک ڕاپەڕین ئێمێ هێزی پێشمەرگەی ئێمێ مەفرێزە چەکدارەکانی ئێمن بروسک و شاڵاوی ئێمن سوپای ڕزگاری کوردستانی ئێمەیە پارتیزانەکان بە چواردەوری تێکڕای ناوچەکانی کوردستانە هەموو هێزی ئێمن خەریکە هێزێکی تر دێ کە بۆ خۆی خەوتۆ بە زۆر هێناومانێتەوە خۆیەکە بە خاوەنی ڕاپەڕینەکە لەگەڵ کاگاکۆیان ڕێککەوتین لەسەرەوە وتم من نەتوانم وەساخکەمەوە باشە دەست بەکار بە ئەو کتێبەی لێبەرم هەدەوە تێکڕای پارتیزانەکانی کوردستانی تایە و تێکڕای مەفرەزە چەکدارەکانی تایە و سوپای ڕزگاری کوردستانەوەی کە باسم کرد تیپ بە تیپ و مەفرەزە بە مەفرەزە لە هەموو کوردستان چەند هەبوون هەمومان نووسیوەتەوە ینی بە بەڵگە ئیسرمێنین و سەلماندوومانە کە ڕاپەڕین بەرنامە و پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. ناڵێن کەسی تر بەشدار نەبووە. بەڵام ئێمە کارکتەری سەرەکی بووین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە ڕێبەر و پێشەنگی ڕاپەڕین بووین شانازیشی پێوە ئەکەین. ڕەنگە ئێستا دۆخێک هات بێتە پێشەوە خەڵک بە جۆرە لە جۆرەکان لە ئەنجامی ئەو بارودۆخی نەبوونی موچە و کۆمەڵی حاڵەتی تر تەفسیری خراپ بۆ ڕاپەڕینکە بەڵام ڕاپەڕین لە شوێنی خۆیدا مێژوویەکە بێ هەمومان شانازیتەوە. خۆی دەستکەوتەکانی ڕاپەڕین گرنگترین شت بوو بۆ میلەتی کورد لەبەرەوەی کە توانێت ئازادی بەدەست بێنێەوە و بەڕێزیشتان کە بە وردی چوونەتە ناو ڕاپەڕینەوە کتێبێکتان لەسەری نووسیوە و لەسەر هەموو
ئەو کەسانی کە بەشداریان کردووە ئێمە لە ڕۆڵ و پێگەی کەس کەم ناکەینەوە بەتەکید. بەڵام ئەوەی کە گرنگە مێژوو وەکو خۆی بوترێتەوە مێژوو ڕاستیەکانی وەکو خۆی بڵێتەوە کە چێ ئەندازیاری ڕاپەڕین بووە هەموو کەسێکیش ئەگەر ڕۆڵێکی هەبوو بێ ئەوە لە کات و ساتی خۆیان بۆ کوردبوونی خۆی و بۆ ئازادی کورد بووە بەڵام کاگەزات پێم خۆشە تۆ زۆر باش ئەچیتە وردەکاریانەوە دەنگی گەلی کوردستان لە ڕاپەڕینە چ ڕۆڵێکی هەبوو تا چەند توانی سیدیەکی تەیە لە بەرگی دواوە سیدیەکەیە 132 تراکە ئەمەیە ئەو سیدیە باشە چواردە کاسێتە کە دیارە کاسێتەکان گواسمانەوە بۆ سەرهین وسە سیدی و کۆمپیوتەر و ئەوانە دواتر ئەو سیدی لێبەرم هات ئەنی بۆ خۆی بەڵگەیەکە لە حوتی سێوە ئەگەر جۆمان لەمە بێ ئەو هەستەنەتەوەیەتی کاتایە سەرش ئەو میوزیکەمان جوێ لێ بێ برادران ئاگادارکەنەوە حوتی مانگ زەماوەندە مانگ زەماوەند بکەن وایە هەمووی تیانە بۆ خۆی بەڵگەیە ئەوە چواردە کاتژمێری دەنگی گەلی کوردستانە لە ساڵی 1990 هەنگاو بە هەنگاو شار بە شار شارۆچکە بە شارۆچکە گوێ لەو سیدیە بگرە ئەزانی هێزەکان چێن چێ خاوەنی ڕاپەڕینە و ئەوەی ڕاپەڕینی جێبەجێ کردووە چێن و ئیزگەکەش ئیزگەی ئەمەیە کاکە ئیزگەی تر هەیە تەسەوورکە نامەوێت ناوی کەس بێنم ینی لەو ڕۆژانی کە ڕاپەڕین بۆ ئیزگەی تر هەیە باسی لەوە کردووە ئەڵێ مثلەن جانتایەکمان دۆزیوەتەوە یان شتێکی بچووکتر هەبوو لە جانتا ئەوەندە لە کوردەوارێ پیانەوە چی سەبا خەو باشە ئەومان دۆزیوەتەوە خاونەکەی بۆی بێتەوە ئێمە خەریکی حوتی سێ بووین ئەنی خەریکەوە مێژوەشمان لێ ئەشێوێن وەلەو ناهێڵیم بشێوێت چکەوە مێژوویەکە ئێمە خاوەنی شانازیشی پێواکەین تۆ تەسەورەکەی کە ڕاپەڕین بوو من شتێکم لە یادە کە ڕاپەڕین بوو هەموو حیزبەکانی کوردستان بایان کرد بوو پێشەنگی ڕاپەڕین کە کۆڕەوەکە بوو بەشێک خەڵک لێرەوە ڕێی لە ئەزبڕەوە ئەنی ئێستاش قسەی سەرکردەیەکی یەکێ لە حیزبەکانی ترم لە یادەوتی وەڵا کاکە یەکێتی تووشی ئەم کێشەی کردی ئەم کێشەیە ڕاپەڕینە بە کێشە ئەزانی لە کاتی شکستە بەڵام لە کاتی دەستکەوتە هەموو کەس خاوەنی مەسەلەکەیە بەڵام کە کۆڕەو بوو یەکێتیان تاوانبارە کرد هەر ئەو تاوانبارکردنی یەکێتی لەلایەن کۆمەڵ خەڵکەوە کە گوایە خەڵکی کوردیان تووشی شکست کردووە بۆ خۆی بەڵگەی ئەوەیە کە ئێمە خاوەنی ڕاپەڕینەکەی بەڵێ زۆر باشە لەگەڵ ئەوەی کە لە سەردەمی خۆیان خەڵک نیشتیمان پەروەریەکیانی هەستێکی نیشتیمان پەروەری زۆر زۆر لە ناخیا هەبوو بەڵام ئێستا وردە ئەبین بە تایبەتی لە ناو گەنجەکانە ئەو هەستە نیشتیمان پەروەری لەوانەیە نەک بڵێن هەرنەماوە بەڵام کاڵ بۆتەوە چی بکرێت بۆ ئەوەی کە ئێمە ئەم بۆنەتەوەیانە بەرز ڕابگرین و ئەو هەستی نیشتیمان پەروەریە لە دڵی هەموواندا بمێنێت و لەبەر ئێستامەوەی وەکو ڕاگەیەنەکانی خۆشمان تۆزە شەرمنین لەو بارەیەوە ئەجنان نەتەوە نیشتیمان و خاک سازشی لەسەر ناکرێ ینی میلەتان ڕێز لە خاک و نەتەوە زمان و کللتوری خۆیان نەگرن هەرچەند گەندەڵی هەبێ هەرچەند فڵان هەبێ هەرچەند کێشە هەبێ ینی من لە ئەو ماوەیە لە مانگرتنی مامۆسایانە ڕێزمەیە بۆیان مامۆسایەکم گوێ لێ بوو زۆر بە حەماسەوە لە هەڵبژاردنەکانی کەرکووک و ناوچانە زۆر بە حەماسەوە ینی ئەیوت داوە لە خەڵکی کەرکووکەکەم دەنگێن بە یەکێتی و پارتی بۆ کاکە مەسەلەی کەرکووک مەسەلەی شوناسە مەسەلەی خاکە وەنیە ڕاستە ینی بە درێژایی مێژوو ملبلانی ئێمە لەگەڵ بەغدایە چەقی ملبلانی ئێمە لەگەڵ بەغداوەکو کورد مەسەلەی کەرکووک بووە ئەجیدا لە دوای پرۆسەی ئازادیەوە من کات خۆی چاوپێکەوتنێکم هەیە لەگەڵ کاکنە و شیروان لە دوای پرۆسەی ئازادیەوە باسیەکە ئەڵە سەدام حوسێن جوابی بۆ ناردین ئەڵێ من ئامادەم فیدراڵی بۆ ئێوە بسەرمێنم ئەڵێ کە پێم وت کەرکووکی تایە وتی نەخێر ئێمە ڕازی نەبووین کەواتە کێشەکەی ئێمە کێشەی کەرکووکە کێشەی خاکە کێشەی نیشتیمانە پێم سەیرە مامۆسایەک دێ هاوارەکە لە بەرەوەی موچەکەی تەخیر بۆ یان موچەی نەدراوەتێ سەرچاو حەقی خۆیەتی باس لەواکە خەڵک دەنگێن بە یەکێتی و پارتی لە کەرکووک بۆ کاکە تۆ ئەتەوێت کەرکووک بکەوێتە دەست تورکمان ئەتەوێت کەرکووک تعریب بکرێتەوە جا ڕۆحی نەتەوەی نیشتیمانی کە لە مامۆسایەکە نامێنی بەڕاستی هەڵەیەکی گەورەیە چکە مامۆسا بنیاتنەرە مامۆسا قدوەیە مامۆسا پێشەنگە ئەنی مامۆسا نەتەوە دروستەکە لێرەوە بێت ئێمە بگەینەوە قەناعەتی کە مەسەلەی خاک و نەتەوە و نیشتیمان و کیانی هەرێمی کوردستان جاکەینەوە لە کۆمەڵە بابەتی ناوخۆی ولاوەچی خۆی زۆر گرنگە کاگازادیانی زۆر جار کۆمەڵی بابەت هەیە کە گشتگیرە ینی بە دەنگێک و بە دوو دەنگ ئەم پشتە ناگۆڕێت ینی ئەم جارەش ئەگەر باسی کەرکووک بکەین کەرکووک ئەم جارە
سەلماندی خەڵکی کەرکووک بەڕاستی ینی سەلماندیان کە چەند بە پەرۆشن بۆی کە یەکێک پشتیان بێت هێزێک پشتیان بێت ئەوش بوو کە بینیمان سەرۆکیەکێتی چۆن خۆی دووپاتی کردەوە کە من لە پشتانم ئەوانیش سەلمانیان بۆ یەکێتی کە دەنگی ئێمە دەنگی ئێوەیە ئەمە ڕۆحێتێکە بە دەنگێک و دوان نافۆتێت بەڵکو گشتگیرە پەیوەستە بە کۆمەڵی خەڵکەوە و کەرکووکیش وەکو بەڕێزوتر شوناسە ینی ئەمە شتێکە کێ ماڵی ینی کەرکووک کاڵێن دڵی کوردستانە ئێمە هەموو هەر ڕۆحی شاد بێ سەرۆک مامزێلال خەمخۆرێکی سەرەکی کەرکووک هەتا دو ساتەکانیشی هەر هەوڵی ئەیە کە کێشە و گرفتەکانی ئەو ناوچەیە چارەسەرکات بچینە سەر ئەوەی کە دەستکەوتەکانی ڕاپەڕین بۆ شاری سلێمانی کەیتر لە ڕانیەوە بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ دووکان بۆ پیرەمەگرون هەتا گاتە دووەکو زاخۆ ئەمانە تا چەند وای کرد ئێمە هەوڵی بۆ بین وەکوی بەڕێزی ئاماژی پێی بیکەینە چۆن کتێبێک ئاوا بەڕێزت نووسیوتە بیکەینە بەشێک لە ناوەندە ئەکادمیەکان با توێژینەوەی لەسەر بکرێت با خوێنکار لە سەرەتاوە ئاشنا بێت لە تەمەنێکی دیاریکراوە یعنی ئەگەر تۆ لە مناڵی و فێرت کرد ئیتر ئەو پرسیاری لا دروست نابێ کە ئێمە مێژوویەکی ئاوا پڕسەروەریمانە بێ ئەتوانین ئاوا سوودی لە بینین لە نێو ناوەندە ئەکادمیەکان و سیستەمی خوێندنە بەتەکید خۆ میلەتان واکەن تۆ دیقەت بە هەر لەم کەناڵی ئێوە لە کورسات چەند زنجیرەی دۆبلاشکراوی کۆریتان هەیە زۆر وانە باشە میلەتان مێژووی خۆیان نووسنەوە یکەم بە درامە ئێمە گردلمان هێزانی گردەلوولمان هەیە کە من تۆ بەیەکەوە بەشدار بووی من حەمەدرزا بووم جەنابی شت لە ڕۆڵێکی ترە مێژووی ئێمە ڕاپەڕین ئەبێ بکرێتە درامە ئەبێ دەیان توێژینەوە و ئەبێ لە منهەجا جێ بکرێتەوە چۆن مێژووی ئێمەیە کاکە ئێمە میلەتێکین ئەوەین کە هین مێژوەکەی ئێمە ئەوەیە بڵێن چی میلەتێکی قوربەسەر لەوەتی هین ئەچەوسێرینەوە من پێم وایە قارەمانترین میلەتیشین لە بە درێژایی مێژوو هەنی لە چاڵدێرانەوە سەردەمی سەفەوی و عوسمانیەوە ئێمە دابەشەکەن بەسەر ئەم وڵات و ئەو وڵاتەوە بە چیمایی لێمانەدەن بە چەکی کۆمەڵکوش لێمانەدەن بەڵام هەرماوین و هەر زیندوین و هەر بە پێوین و لەسەر ئاسی جیهانی شەوماوەیە توێژینەوەی کرانی زمانی کوردی لە ڕیزبەندی 89 تورکی و عەرەبی لە ڕیزبەندی 40 و ئەوانەدا ئەگەر ئێمە خاوەن دەوڵەت و کیان و ئەرشیف و کتێبخانەی گەورە و مێژووی خۆمان بین ئەبێت لە ڕیزبەندی چە نابین بەتەکید زمانەکەمان لە ڕیزبەندی یەکەمی جیهانی دابێت لەبەرەوە گرنگە فعلا ڕاپەڕین بکرێتە منهەج بکرێتە منهەجێکی واقعی بەڵام نەک منهەجێک حیزبێک باڵا دەست بێ بەسەریا و هەموو مێژۆکە لێ بدزی و پێی وایە خۆی پاڵەوانی نەتەوەی نیشتیمانیە حقیقەتەکە بشارێتەوە حقیقەت چۆن نەبێ ئەوە بنووسیتەوە خۆ بڕۆ وەرە مێژووی وڵاتانی دەوروبەر تۆ دیقەت بە ینی تورکیا لەیەکی سەرەتاییەوە لە منهەجانە مناڵی خۆیان وا پەروەردەکەن کە دوژمنی سەرەکی ئەوان کووردە یا کورد تورکی کێویە دوژمنمان ئەوە بەرامبەر ئێماکەن بۆ ئێمە مێژووی خۆمان نەنووسینەوە لەبەرەوە زۆر گرنگ فعلا دەستکەوتی زۆر گەورەش بەدی هاتووە کاکە خەڵک بەداخەوە ینی خەڵکی کوردوای لێ هاتووە پێی وایە دەستکەوت بەس موچە بۆ ژیانە ڕاستە نی پارە وەسیلەیە وەسیلەیە بۆ ژیان هەدەف نییە بەڵام خاک و نەتەوە و نیشتیمان تۆ بیرکەرەوە ئەم کیانەی کە هەمانە بە هەموو هەڵۆپەڵەکانەوە لە دەست بچێت چیەکەی چێ دێت چێ بێتە حاکمەت خۆ بەدیلی ئێمە بەدیلی کوردی نییە بەدیلەکە یا فارسە یا عەرەبە یا تورکە و هەموو زیندانەکانی هەموو داگیرکەرانی کوردستان ئێساش ئەبینین ئەنی سۆسیال میدیا وای کردووە ئاگامان لە هەموو دنیاە پڕن لە تێکۆشەرانی کورد پڕن لە کچوو لە ژن و لە پیاوی کورد داگیرکەریێتەوە ئاوات لەیەکە بەداخەوە نی خەڵکی کورد بەشێکی زۆر بە جۆرێک قساکە ئەنی پێی وایە مەسەلەن هەم حکوومەت و دەسەڵات و مێژوو قەرزاری جەنابێتی کاکە تۆ چیت کردو بە وڵاتە شوێن ئازاد هەورامی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ مەڵێ یەکێتی چی بۆ کردوم مەڵێ یەکێتی چی بۆ کردم ئەی تۆ چیت بۆ یەکێتی کردو من ئەمە تەفسیرەکەم بۆ مەسەلەی نەتەوایەتی و نیشتیمانی کاکە مەڵێ ئەم حکوومەتە چی بۆ من کردو تۆ چیت کردو بۆ حکوومەتە منە خۆ خاک و نەتەوەیە تۆ دارێک ڕواندووە لەوێ گوڵێکە ڕواندووە مەسەلەن خۆ ئەم نەتەوە نیشتیمانەکە هەبوو یەکێتی و پارتی و توزانم گۆڕان و فڵان نەبوون لەوەتی مێژوو هەیە خاچی ئێمە هەیە نیشتیمانی ئێمە کۆنترین حەزارەتین لە مێژوودا سەرەتاکانی
کشتتوکاڵ لە چەمچەماڵ و لەو ناوچەیە دۆزراوەتەوە ئمە حەزارەتێکی کۆنمان هەیە مێژوویەکی کۆنمان هەیە بەڵام کە تۆ دێی دەست بەم مێژووە ناگری دەست بەم حەزارەتەوە ناگری خۆت ئەی شێوێنی خۆت وێرانیەکەی ئەمە هەڵەیەکی گەورەیە لەبەرەوە لە هەموو حاڵەتێکە میلەتان سیرکە یعنی یەک وڵاتی دەوروبەرم پێ بڵێ کە مزاهراکە یەک وڵاتی ئەوروپان پێ بڵێ کە دێتە سەرکار بۆ بیمەی بێکاری بۆ کار بۆ فڵان دروشمی ڕوخانی وڵاتەکەی هەڵگربێ نییە تاوانە کیانێکمانەیە پێڵێن هەرێمی کوردستان ئێمە لەم هەرێمەیە 20 ساڵێکە ئەژین وەکو مرۆڤ لانی کەم وەکو مرۆڤ و سەردەمی بەعس و داگیرکێرانیشمان لە یادە ئەنی ڕشت هەبوویە خیانەگرتی نەشەبوویە خیانەگرتی جلێکی لەم بابەتن لەگەڵ لەبەر کردیانە دەتوانانی تۆ مەسەلەن ئەتەوێ وێنای پێشمەرگە بکەی وەنیە باشە بۆچی ئەم کیانە بۆچی ینی کۆمەڵی خەڵکە بینم قسەکایە لە سوسیال میدیا لە کۆمەڵی بەرنامەیە هەستەکەم هیچ دوژمنی هێندەی ئەوەنە دوژمنی نەتەوە نیشتیمانە نین تۆ دیقەت بە ئێستا دوژمنەکانمان بە حەزەرەوە باسمانەکەن ناتوانن دەست بەرن بۆ مێژۆکەمان دێن لە سەرکردەیە گەدەن دێن لە بابەتێکی لاوەکی بازەکەن بەڵام خۆمان خەڵکی بەناو نووسەر و بەناو محەلیلی وا ئەبینم یعنی خۆ داگیرکرد وڵا بە ملیۆنە دۆلار ئەتکڕێ ئەوەندە دژی هەرێم و نیشتیمانەکەی خۆی زۆر گرنگی ژانی زۆر کات ئێمە کە من باس کرد ئەمە بچێتە بابەتێکی پەروەردەییەوە کە بناڵەکانمان ئیتیمای نیشتیمانی یاخۆ هەستی نیشتیمانی یاخۆ ئەو مێژووی کە هەمانە بەڕێزی چۆن کتێبێکت لەسەر نووسیوە ئەوە هەندێکی لای ئەم منداڵە باس بکەین ئەو هەستەی لا دروستە بێ بۆ نمونە یعنی ئێمە ئەگەر خۆمان مقارنە بکە من هەر بۆ ئەمڕۆ کاڵێن سلێمانی ئەمڕۆ ڕاپەڕینە حوتی سێ لەم شارەیە وەرە هەتا سێ شەو لەسەر ئەو شەقامەی سالم گەنجە سوڕێتەوە کچە سوڕێتەوە خەڵک ئازادی خۆی هەیە بزانە کەس ئەتوانێت لە کەس بکەوێت کەسێک ئەتوانێت ئێستا خەتر لە کەسێک بکات یعنی ئەو بڕۆ وڵاتانی کە تورکیای ئەڵەن خەڵگە چێ بۆ گەشت و گوزار بڕۆ بەس مافیا وڵاتەکە بەڕێوە بە ئێمە شتانە نەماوە لای لە موسەسەلە تورکەکانە ئەیبینین مافیا چەند زاڵە بەڵام لێرە ئیترەوەش ئەوە تا ئەیبینین بە چاوی خۆمان ئەوانەشی کە تۆزێک ئەیانێ شتکەن ئەوە خۆیان ئەڵێن زەرەرەکەن زۆر سلێمانی طبیعەتێکی هەیە مۆدی لە مۆدیل جاروێ مۆدی لەوەی گوێ لە گۆرانیە بگری جاروێ مۆدی لەوەی هە لە خۆتەوە دژی حکومەت بی ها یا دژی لە سەڵات و نەتەوە نیشتیمان بی من دوێنێ چوومە خەسخانەیە کاکە دوێنێ ئێوارەکەی ناوی خەسخانەکە نابم چووم بە دەموچاو ئەم ناسن باشە دەرکەوتوم و لە گەردەلوول و ئێستا بەرنامەی تەلەڤیزیۆنیم هەیە لەگەلی کوردستان و کەم تا زۆر خەڵک ئەو ناسێت چون فەحسی خوێم بکەم ئەدنێرن بۆی وەسڵەکە ببڕی لە ژوورێکی تر ئەو برادەرە سەیری کردم وەسڵ ئەمڕۆ ڕاپەڕین وتم بڵێ بە شانازیەوە ڕاپەڕین بۆ کاک ئەی بە ڕاپەڕین یعنی ئەی بە نەتەوە نیشتیمانی خۆمان لە دەستی داگیرکرد و بەعز دەرهێناوە ئێوە بەعستان بیرچۆ ئێوە ئەو هەبوو غەدر و تەعداتان بیرچۆ ئێوە ئەمنە سوورەکەتان بیرچۆ هەزاران ژنی سەلاری کورد لەوێ غەدری لێکرا زیندانی کرا باشە مێژووی تکێنرا هەزاران پیاوی کورد ملی کرا بەپەتەوە یعنی ئەمانە هەموو هیچ نێ لەبەرەوەی سێمان موچە نەهاتووە کاکە سەرکۆمە زۆر خەتەرە زەنی ئەنی بەداخەوە نوخۆی ڕۆشنبیری ئێمەش لە پاشە کشەیەکی سەیرە ئەنی تۆ ئەکرێت دیفاع لە حیزب نەکەیت بەڵام ناکرێت دیفاع لە نەتەوە نیشتیمان و لە خاک نەکەیت ناکرێت دیفاع لە ڕەشەباکەی سلێمانیش نەکەیت چکەوەی تۆیە و مێژووی تۆیە تۆ لێرە لە دایک بووی بڵێن چی یانی دەستە خۆش بێ بێگومانم بابەتا گەر زیاتر زۆرتر قسەی لەسەرکەین ئەبێ زیاتر هەوڵ بین کە ئێمە کار لەسەرەوە بکەین دەستکەوتەکان بخینە بەشێک نەک لە ڕەحوتی سیە ئێمە قسەی لەسەرکەین دەستکەوتەکان بکرێتە پەروەردەوە مناڵەکانمان ئیتیبای نیشتیمانیان بۆ باس بکەین هەستی نەتەوەی ئەو مێژووشی کە هەمانە بە دەستکەوتیشی گەورە سێری بکەین و هەمیشە بارودۆخەکەش نەگونجاو بێت و موچەش نەبێش ئەمە گرفتێکە بە وڵاتیان بەڵام ئیشەڵا ئەوە شتێپەڕەکەین و هەر ئەوە بەسەر بەرزی زمانی خۆشمان خەڵک مامۆستا فەرمانبەر حەقی خۆیەتی موچە لە کاتی خۆیان بدرێتی ئێمە کێشەمان لەسەرەوە نییە بەس ئەڵێم ئەزیزم تۆ بەس داوای موچەکە دەکەیت بۆ دەزەبەی بۆ پیرۆزەکانی ئێمە بۆ دەزەبەی بۆ ڕاپەڕین و بۆ نەتەوە بۆ نیشتیمان هەمووی سفرەکەیتەوە لەبەروی جەنابە موچە وەرنەگرتووە خۆ ئەوە مافی تۆ نیە بەتەنیا تۆ چۆن ڕێگە بەخۆ دەی دڵکۆی هەزاران شەوید هەڵتەکێنی قەیرانەکان تێکەڵ چۆن ڕێگە بەخۆ دەی کاکەوەرە من ئێرە باوە سێرکە ئێستا لێرەوە دیارە دۆڵی جافەتیە وەرە گۆڕستان بە گۆڕستان من و تۆ گەڕێ هەر گۆڕستانێک گڵکۆی 4-5 شەهیدی یەکێتی نیشتیمانی تەیە دیارە کەم تا زۆری حیزبەکانی تریش تۆ چۆن دەست بۆ گیان و بۆ ڕوح و بۆ قەنەعەتی خەڵکە بێ لەبەرەوەی موچەیەکی وەرنەگرتووە چێ ئەو ڕێگەی بە تۆ یاوە هەرێمی کوردستان زەربی سفرکەیتەوە
هیوادارین ئەو دڵگرانیە و ئەو تۆزێز بێتاقەتی لە ئەو کەسانش دروست بووە بەرەو چارەسەر بڕات و کێشەکان کاکە بۆ خۆیان من یەک شتە فێڵم یعنی من کۆمنتی ئامەرسریان بینیوە ئامەسری جاشی سەردەمی حکوومەت زۆر نیگەرانە بابێت تۆ بێ مەمنون بی کە بەرەی کوردستانی عەفوی کردوینیان کوشتیت ئێستا تۆ دی دژی ئەو وڵاتە ئەو دەستکەوتانە ئەجەنگی کە کاتی خۆی هەرخۆشە دژی بووی این کێشەکە ئەوە نیە وەکوتم بۆتە مۆدیل بەداخەوە سلێمانی جاری وایە شتێکە بێتە مۆدیلی تر ئەڕوا هیوادارین چارەسەر بێ دەست خۆش بێ کاکە زاد زۆر سپاس دەستەکانت خۆش